شێوەرمەند ئەنجومەن ئاسایی شارێمە کوردستانە لەگەڵ فەرمانداری گشتی تیمە هەفبەشە ئۆپەراسیۆنên تایبەت لە عێراق و سووریە جڤیە گوتوبێژەیە لە سەرچاوەنیا یەک ڕێزی و یەکبوونە هێزن کوردی لە ڕۆژاوای کوردستانê kirin. هیوادارین بەرەو پێشتر بڕۆن ئێمە چەندین دیدار و گفتوگۆمان کردووە چەندین شاندی هەردوو لاش دێ هەفدیتنەکەدا مەسرور بارزانی شێوەرمەندی ئەنجومەنە ئاسایی شارێمە کوردستانە و جەنەرال پاتریک ڕۆبەرسۆن فەرمانداری گشتی تیمە هەفبەشە ئۆپەراسیۆنên تایبەت لە عێراق و سووریێ پێشهاتەیەن سیاسی و لەشکریەن ناوچەیە بە گشتی و قوناغێن شەڕێ دژی تیرۆریستان گوتوبێژکردن. دێ هەفدیتنەدا لەگەڵ ڕاوێژکاری ئەنجومەنە ئاسایی شارێمە کوردستانە جەنەرال پاتریک ڕۆبەرسۆن بەحسە داوین قوناغا شەڕ لە ڕۆژهەڵاتی سووریە و هەوڵێن دەرکردنا تیرۆریستان کرد. هەردوو ئالیان داوین پێشهاتەیەن دیبلۆماسیەن ئەمریکا بە شەڕێ سووریە بە گرنگ پەسەندکردن. هەردێ جوینەدا مەسرور بارزانی ڕاوێژکارێ ئەنجومەنە ئاسایی شارێمە کوردستانی و جەنەرال پاتریک ڕۆبەرسۆن مێژارە میکانیزما چاوەنیا یەک ڕێزی و یەکبوونە هێزên کوردی لە ڕۆژاوای کوردستانی خستنە بەر بەحس و گوتوبێژیە. هەفدەمێک و مژارە یەکرێزی و یەکبوونە هێزên کوردی لە ڕۆژاوای کوردستانی هاتە بەحسکردن شاندەکە فەرەنسی و شاندەکە ئەمریکی بە جۆدا سەردانا نویزگەهان و نەرێن ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە دەهەپەیمانیە نیشتیمانیە ئۆپۆزیۆنە سووریەدا لە تورکیەکردن و چەندین مژارن گرێدای بڕەوشانها و پێشەڕۆژێوە گوتوبێژکردن. لێ ئەم ببێژن بێکڕێزی و بەرخۆدانێ ئەو زوڵم و زۆری وێ نەمینێ دێ لە دوانەکە تایبەتدا عەبدولباسط حەمۆژ ئارکێرە ڕاگەهاند کۆنوونەرە ئەمریکی گوتیە حتا ئەمریکا لە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتی بمینێ ڕژێمە ئەسەد دەرباسی وێ ناوچەیە نابێ و ئەمریکا سیاسەتەکە نوێ لە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ پەیڕەو بکێ. هەروەها عەبدولباسط حەمۆ بەحسە وێ چەندێکرد و ڤەگەرە لەشکرێن ڕۆژ بۆی ڕۆژاوای کوردستانê dê civîna li gel nûnera Amerîka hate gotûbêjkirin.